دوهم شوي رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا رب إخوة، ئەمە دووهەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزانە. ئەم شەوانەمان لێ مبارەک بکە، لەم شەوانەی سەرەتایە قبوڵمان بکە، بەر ڕەحمەتی خۆتمان بخە یا رب. یا ربی وەصلی بەرەکەتی خێر و چاکەتم لێ نەبڕێت و پاڵ بە بەڵاو گوناهەکانەوە بنێ یا رب. پاڵ بە گوناهەکانەوە بنێت، پاڵ بە بەڵاو نەخۆشیەکانەوە بنێت، نەگاتە من، نەگاتە هەموو خۆشەویست و ئازیزێک، نەگاتە هەموو کەسێک کە ئەپاڕێتەوە لە تۆ یا رب. یا ربی بەرەکەت و خێرت هەرگیز لە لای من و هیچ کەس بە کۆتا نەگەیشتووە. ئەمەوێ مناجات و دوعا بکەم لە خزمەتدا، نازانم چی بڵێم. منێکی بچووک و لاواز لە بەردەم گەورەیەکی وەک تۆ یا رب، نازانم چی بڵێم. تەوفیقات و بەرەکەت تۆی نێریت، وەڵامی پرسیار و دوعا و دۆش دامانەکانم تۆی دەیتەوە. لە هەر شوێنێ ڕجا و تکات بۆ بێنم دەبەخشیت و عەلیمیشیت بەوەی کە ئەمەوێت. لە هەموو خێرێکە ناسریت، ناظریت، ون بوو یەکنیت، حازریت. بۆ گوناهەکان غافریت، بۆ نەنگیەکان ساتریت. بێ ئیحسانن نەبووم هەتا داوای بکەم، بە بێبینایی نابینم، بەصیرەتم هەر وەک بەسەر پێ ببەخشە یا رب. لەوەتەی لە ماڵی اختیار و اختیباری ئەم دنیا داتناوم، بێ ئاگا نەبووی لێم، بێ ئاگانی لە هیچ کەس. ئاگادارم کە بە خۆت یا رب، ئاگادارم کە ڕەقیبیت، لە ناو صیفاتە گەورەکانت تێم بگەیەنە ئیلاهی. بە لوتفیت، بە ڕەحمی، هەتا باش بنێرم بۆ ماڵی هەمیشەیی و قەرارگەی دائیمی قیامەتم. کۆمەکیم بکە یا رب، هیدایەتم بەو ڕێگەی نزیکی بە خەبەربوونەوەم پیشان بدا. من ئەبینم ئازاد کراوی تۆم، گوناهێک کە زیانە لەسرم زیادی ناکەی، بە عەفوی شەیسڕیتەوە. چ مەرحەمەتێکت هەیە یا رب، موسیبەت بە کەمیە نێری، خۆشی دنیاش بە لێشاوە نێری. لە قەدەری تاقەت پڕووکیە ناسەبر و سەلوانەکەیتە حەڵوای ڕێگا و خامۆشیەکەی. حەمد بۆ تۆ یا رب. دڵ بە ڕەخنە و ناڕازێتی وێرانە بێت، یا مغیث و ئەغیثنا. یا ربی خوایە هەرگیز ئەم دڵەمان نەبێتە دڵێکە ڕەخنەگر بێ لە تۆ نەعوذ بالله. یا ربی تووشی مردنی تەوحید و تەوەکل و ئیخلاص نەبین، دینمان پارێزراو بکە. دڵی ساغی ماندار پەلی هار و پڕ زەحمەتی نەفسەگرێت و فێری مەشەقەتی مجاهدەیە کات و ڕامی دێنێت. ئەو جۆرە دڵەمان پێ بدە یا رب، هەتا لە شەڕی دوور و تەریک بین. کە نەفس فێرە خێر بوو بەرزە پێ هەڵەسێت و هەڵدێ لە گوناه. ئەو کات پێ وترێت یا ئەیەتوها النەفس المطمئنة ارجعی إلى ربك راضية مرضية. ئیتر نەفس نەسەبیە گۆڕێ، نەسەبی بۆ نەسەبی نەفسی ئیبراهیمیە چێت. نەفس فێری تەوەکل و ڕازی بوونە بێت. ئەو کات بە ئاگرە وترێت و پێی ئەوترێ کونی بەردەن وسەلامن على ئیبراهیم. ئیتر نەسیحەتی ئاگرە کرێت، مەعونەت و یارمەتی بۆ سابرین بێ حیسابە و نیعمەتیش لە بەهەشت بێ حیسابە. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. سعاتێکی سەبر و ئارامگرتن لطف و نیعمەتی ساڵانێکە پێ عەتا ئەکرێ، چونکە ئازایەتی سەبری یەک سەعاتە. إن الله مع الصابرين. یا ربی هەرگیز کەم ڕوانینی تۆم بۆ بەندەکانە نەبینیوە. خێرت بێبڕانەوەیە، لطفت کەفالەت مەکە، فەزڵت وەستانی نییە و بەردەوام لەسرم حازرە. نعمەتەکانە وەک شەستە بارانی بەهارە و تەنیشتەکانم چۆڵ ناکە. الحەمدولله یا رب، حەمد بۆ تۆ. ڕجا و تکاکانم بە کامی دڵم لێم وەرئەگریت و ڕوو زەردم ناکەی. حەمد بۆ تۆ.
ڕێزی مسافرێکی هەڵەخەرجی وەک منەگریت ڕێگەمە دەی مناجاتێ بکەم حەمد بۆ تۆ شیفای نەخۆشیەکان مەدەی حەمد بۆ تۆ یا شافی لە کاتێکا کە ئەزانم نەخۆشم و کاتێکیش کە سەرخۆشی نەخۆشیم و ناشزانم نەخۆشم کە ئەکەوم بە دیوی ناباریا ئەکەوم تۆ هەر باشم بۆ ئەکەیت دوژمنەکانم لەسەر کۆ ناکەیتەوە و لوتفت هەیە بەردهاوێژەکانم پێ فێر ناکەیت و ڕەجم بە من قەرەباڵغ ناکەیت و سەتر مەکەی یا سەت لە دنیا و قیامەتا سەترمان کە یا ڕەب تۆ کافی بۆ دوورخستنەوەی شەڕی دوژمنەکانم یا ڕەب یا ڕەبی حەمدی بێپایان بۆ زاتی فەردی عەزەمەت نعمەتەکانی بێشمارن توانای حەمدی منیش بە پایان گەیشتووە يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك